ئەمە ریزی ئەو هاوڵاتیانەیە کە بۆ دەرهێنان یان نوێکردنەوەی پاسپۆرت ڕوولە بەڕێبەرێتی پاسپۆرتی سلێمانی دەکەن. ڕۆژانە 2200 هاوڵاتی بۆ مەبەستە سەردانی بەڕێبەرایەتیەکە دەکەن. هەر هاوڵاتیەک بۆ ڕایکردنی مامەڵەکەی بەم قەرەباڵغیە چەند سەعاتێکی پێویستە جگە لە ماندووبوون و تێچووی مامەڵەکانیان. لەگەڵ ئەمەشدا وەک بەڕێبەری پاسپۆرتی سلێمانی دەڵێت نزیکەی 12000 پاسپۆرت کە تەواو کراون لە بەڕێبەرایەتیەکە ماوەتەوە و خاوەنەکانیان نەهاتوون وەری بگرنەوە. ژمارەیەک لەم پاسپۆرتانە 4 ساڵە تەواو بووە و لە ڕەفەکانی پاسپۆرتی سلێمانین. ئێمە ڕۆژانە نزیک 2200 هاوڵاتی سەردانمانەکات بۆ معاملاتی پاسپۆرت لە نێوان دەرهێنانی پاسپۆرت و وەرگرتنەوەی پاسپۆرت و کارەکانیکە. ئەم 2200 هاوڵاتیە کە سەردانمانەکات بێگومان چەند ساعتێکی پێچێت هەرێشێک لەوانە بەڕێزیان ناڕەحەتیان تووشە بێت و تا کارەکانیان بۆ ئەنجام بدەین و تیانە مناڵی پێەتی نەخۆشان و ئاشکاڵیتیایەتە لە ڕێی دوورەوە هاتوون وەکە ئەبن بە خاوەنی پاسپۆرت بەداخەوە زۆر کەسێ هاوڵاتیانی زۆر هەیە نان بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان. ئەگەر بچنە ژووری پاسپۆرتەکانە بینی زیاد لە 12000 پاسپۆرت هەیە کە ڕێوشێنێکی زۆری لێگردوین و مەسئولیەتی گەورەی لەسەر شانمان چونکە یەک دانەیون بێ کێشەی گەورەمان بە دروست دەکات. ئەم 12000 پاسپۆرتە سیرەکە نایەن بۆ وەرگرتنەوەی بۆیە باشترە ئەوان بێن بۆ وەرگرتنەوەی لە بەرەوەی مانوو بوون پێوەی و داوا لە هاوڵاتیانەکەم ئەوەی کەوا لە ئێستاە ضرور نییە پێویستی پێنیە بانێت کاتی کە بێت لە وەرزی پاییزا بێت لە وەرزستانە بێت خۆی تووشی ناڕەحەتی نەکات و ڕێگە بکاتەوە بۆ ئەو کەسانەی کەوا پێویستیان پێێتی. ئەم پاسپۆرتانە لە کۆتایی ئەگەر هاتوو نەهاتن بۆ وەرگرتنەوەی بێگومان لەبەرەوەی ڕێشێنمان لە یەکدە و هەروەها مەسئولیەتێکی گەورەشە ناچارین بینێنەوە بۆ بەغداد و لە بەغداد لە کۆگایەکی گەورەیە خەز نەکرێت و دوای ئەوەی کە دێ بۆ وەرگرتنەوەی هاوڵاتێکە تووشی ناڕەحەتێکی زۆرە بێت چونکە بێت دیسانەوە لە بەغدادەوە بێتەوە و کاتێکی زۆرە دوور نییە خۆشیان داوایکەنەوە لە هۆکارەکەی بپرسنەوە بۆچی وەری نەگردووە هاوڵاتی هەیە 3 ساڵە وەری نەگرتوێتەوە وایە 2 ساڵە وەری نەگردوێتەوە. بەنسبەت ئەو هاوڵاتیانمە ڕۆژانە سەردامانەکەن خۆتان ئاگادارن نزیکەوە کە قەرەباڵغێکی زۆر هەیە و ئەو پاسپۆرتە کۆنانەی کە ماوەی ساڵ زیاتر 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ کە کاتی بەسەرا ڕۆشتووە هاوڵاتەکان نایەن بەلە ینی بۆ معلومات وە زانیاری بەڕێسان ئێمە ئاگادارمان کردن چ بە تەلەفۆن چ بە نامە ناردن چەند جارێک لای خۆمانەداوا لە هاوڵاتیاناگەن کە بێنەوە بەلای پاسپۆرتەکانیانەوە ئێمە تێبینی ئەەکەین زۆربەی حاڵەت دەکاتێکە کە ئەوێ پاسپۆرتی نوێ کاتەوە تازی کاتەوە ئەنجایە بەلایەوە لە بەروی ئەگەروان نەبێ ئەبێ بە دەرفاقت کە یان پاسپۆرتە کۆنەکەی موجود نەبێت ناتوانێت تازی کاتەوە. پەیوەندی پێواکەیت ناتوانێت پەیوەندیەکە وەربگرێ. پەیوەندیە لەباری ڕاگرتندایە تکایە لەسەر هەڵ بمێنەرەوە. کورسات نیوز پەیوەندی بە ژمارەیەک لەو هاوڵاتیانەوە کرد کە چەند ساڵێکە پاسپۆرتەکانیان تەواو بووە. هەندێکیان پەیوەندیەکانیان وەرنەدەگیرا و هەندێکی تریشان بە چەند هۆکارێکی تر پاسپۆرتەکانیان فرامۆش کردووە. یەکێک لەو هاوڵاتیانە وتی 3 جار مامەڵەکەی بەهۆی هەڵەوە تەواو نەکراوە بۆیە وازی لە وەرگرتنەوەکەی هێناوە. کاکەگیان ئەوە جەنابتان لە 2015ەوە معاملاتی پاسپۆرتان کردو لە دایرەی پاسپۆرتی سلێمانی بەڵام تا ئێستا وەرتان نەگرتووە هیچ سەبەبێکی هەبووە؟ والله کێشەکمان هەبوو لەبەرەوەی پێمان نەکرا بێجە من دەمێکە وەرم نەگرتووە بە چۆن وەرم نەگرتووە 3 جارە من معاملاتی کردووە 3 جار کێشەم بۆ دروست بووە. کێشەکەت لەسەر چی بۆ دروست بووە؟ وەڵا جاری کەمان لە معاملاتەکە جاری دووەمیش هەر لە معاملاتەکە جاری سێمیش پەنجەمۆرەکەم نەیدەکرد. لە دوای پەیوەندیەکانی کورسات نیوزەوە و قسەکردن لەگەڵ ئەو هاوڵاتیانە کە پەیوەندیەکانیان وەرگیرە بەڵێنیاندا لە زووترین کاتە سەردانی پاسپۆرتی سلێمانی بکەن و پاسپۆرتەکانیان وەربگرنەوە. ئەو کەسەی پەیوەندی پێواکەیت ناتوانێت پەیوەندیەکە وەربگرێ. ئەم نمونەیە و دایان نمونەیتر هەن کە دوای پەیوەندیکردنمان پێیانەوە بۆ هۆکاری وەرنەگرتنەوەی پاسپۆرتەکانیاندا بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی هەرکامێکیان هۆکارێکیان هەیە یانەوەتا مۆبایلەکانیان داخراوە یان هۆکارێکی تایبەت بە خۆیان هەبووە و وەرنەگرتنەوەی ئەو پاسپۆرتە بۆتە بارگانی بەسەر بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی و داوا دەکەن بە زووترین کات خاوەنەکانیان بچن وەری بگرنەوە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.